شلونی بقوربان باشین دەخۆتان باشە شلونی شلونی بقوربان باشین دەخۆتان باشە یارمەتیمان بن یەکدۆست کاچێخ لەسەر دەفاس چی پەیامێکی هەیە بۆ بە هیوایەوەی ساڵی 2020 ببێتە خێر و خۆشی بۆ میلێتەکەمان یەک ریژی ئاوات و ئامانجی گەنجەکانمان بەدی بێ بەو هیوایەم ئینشەڵڵا لاهور بۆ یەکێتی ساڵەکە بێت پەیامێکتانەیە ئینشەڵڵا ساڵێکی پڕ لە خێر و خۆشی وەکو باسم کرد بۆ یەکێتی بۆ میلەتەکەمان بەگشتی و بۆ یەکێتەکان دڵنیان دەکەمەوە کە نوێبوونەوەی یەکێتی بەڕێوێ لە 2020 دەست پێکا ئینشەڵڵا 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 زۆر سپاس وەرە تەواو بینێرەوە